لە کاتێکدا کەرکووک لەسەر دەریایەک نەوتە کەچی تەنگژەی سوتەمەنی لە شارەکە بە سەرەسەر نەکراوی ماوەتەوە. لە بەنزیخانەکانی کەرکووک بۆ وەرگرتنی 50 لتر بنزین لە هەفتەیەکدا پێویستە شۆفێران بۆ ماوەیەکی زۆر لە سەرەدا ڕابوەستن. من ئەوە سڕم گرتو یعنی لە بندنیا وەسان بۆ ئێرە بۆ 50 لتر هەر لە ڕۆژێکە هەفتەی 50 لتر هیچ نییە. ئەگە بکرێتە تەیسەکەمان بکرێ شتێ خەڵکی کەرکووکینەوەمان لەبان نەبوو نەوتەکە خۆی لەبان بنزینەکەی لەبان غازەکەین هیچ نییە بکرێتە ناو سیارە میر پڕیکەین یعنی ئەمە حاڵ نییە تەیە. بس بحاولي 5 ساعات وستم يعني 6 ساعات ساعاتك 6 ساعات زۆر نییە ئەمە والله حيطر عليك ما تبري رايكش تارني ئەمە زمەیە تاکەیە. بخوايت الراحة النسري بوونی تەنگژەی سوتەمەنی شۆفێرانی لە کەرکووک نیگەران کردووە. خواست و داواکاری ئەو شۆفێرانەیە تەنگژەی بنزین لە شارەکەدا چارەسەر بکرێت. يعني بس بكركوك أنا شفت هالحالة كركوك يعني عجيبة. ئەم کێشەیە بێزگە لە کەرکووک لە هیچ پارێزگایەکی دیکە نییە. ئەگەر بەغدا بە نمونە بهێنینەوە ئەوە تەنگەژەی بنزین نییە و بە ئاسانی شۆفێر بنزینی خۆی وەرەگرێت. من هۆکاری کێشەکە بۆ نادادپەروەری دەگەڕێنمەوە. ئیدارەی شارەکەش لاوازە و نەیتوانیوە چارەسەری کێشەکە بکات. مەبەستیان نییە چارەسەریکەن یعنی چەند بەنزیخانەیەکی کەم دیاری کراوە اینجا بە پیتاقە اینجا لەواجێ زۆر جار خۆیان خەمسادی تیاکەن بە شێوەیە کە حەزەکەن ئەزمە دروست بێ و مەبەستیان نییە چارەسەریکەن و تۆزە خزمەتی خەڵکن. وەڵا خەڵک گوناحی چێ بەس گوناحیەوەی کە بێدەنگە و بەم شتە ڕازیە بێ. وەک شۆفێران ئاماژەیان پێکرد تەنگژەی بنزین تەنها ناوچە جێناکۆکان بوونی هەیە. شۆفێران دەڵێن ئەو گرفتە لە پارێزگاکانی تری عێراق بوونی نییە. لە کاتێکدا و پارێزگایانە سەرچاوی سروشتیشیان نییە. لێپرساوانی کەرتی نەوت لە کەرکووک ئامادەش نین هیچ لێدوانێک لەسەر هۆکاری کێشەکە بدەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.